بۆیە خوای گەورە فەرمێ فەلا تزەکو ئەنفوسەکم، خۆتان تەسکیە مەکەن، یعنی خۆتان بە باش مەزانن، خۆتان بە پاک دامەنێن. هو أعلم بمن اتقى، خوای گەورە ئەزانێت کێ متەقی و لە خوا ترسە. بۆیە بەڕاستی دەردێکی کوشندەیە ئینسان وای لێ بێت سوکایەتی بە بەرامبەرەکەی بکە، یعنی خۆی بە باش بزانێ بەڵام بەرامبەرەکەی بە خراپ و بە چاک، خۆی بە چاک ئەو بە خراپ، خۆی بە بەهەشتی ئەو بە جەهەنەمی. ئەمە زۆر مشکیلەیە، ئەمە دەردێکی پیسە کوشندەیە، خوا بمان پارێزێ. بۆیە خوای گەورە ڕێزی لە ئادەمی زادەکان گرتووە و ڕێزی لە باوەڕدارەکان گرتووە و دەفەرمێ لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم. کۆمەڵێک با گاڵتە بە کۆمەڵێکی تر نەکەن شکەوەی کە تۆ گاڵتەی پێیەکەی لەوە چێ لە تۆ باشتر بێ. ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن. وهروها با ئافرەتیش گاڵتە بە ئافرەت نەکە شکاوی گاڵتەی پێکا لەم باشترە. گاڵتەکردنی ئافرەتیش لەوەوە دەرەچێت کە بە خۆیان معجبن نەک بە کارە باشەکانی خۆیان، چونکە کەمیان شانازی بە کاری باشەوە ئەکەن، کەمیان دانیشن لە مەجلیسێک فەرمان بە چاکە و نەهی لە منکەر بکەن، بەڵکو کە دانیشن هەر باسی زینەتەکانی دنیاکەن، باسی ئەو شتانەکەن کە بۆنی عەبدایەتی لێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی تعس عبد الدينار والدرهم والقطيفة والخميصة هتا كوتاي فرمودك تياشي عبدك عبد دينار ودرهم كالا وجلو برقة، يعني كداني شنافرتان إيش يعني بس باسي جلو برقة كد جلكي من جوانو قشي من آوايو أم سوراو وايو أم بيلاو أويو أم ألتون وايو إيش يعني أمية لبرانبر أمية أجر برانبركي دو جار جليكي لبركرد بيه قالتي بيكا شكو لاي أوان لا أو كساني كموديل برستن أبي تو روجانه وصالانه لسر موديل بروي كومالا كومبانيا كي زبلاحن أم فقيرانه هلا خلطين كومالا خلطيك پۆشاکێکە کەنە بازاڕەوە مە مۆدیلی 2007 چەنی لێ فرۆشەی فرۆشرێ ئەوی تری هەڵەگرنەوە 5 ساڵی داهاتوو ئەی خەنە ناو بازاڕ ئەمە مۆدیلی 2023 ئاوا اینجا نابێ ئەم جلە دوو جار لەبەر بکرێتەوە چکە عیبێ بۆ لەبەرەوەی عەبدی پۆشاکە و عەبدی کاڵا و عەبدی مۆدیل و مۆدیل پەرستەکانە، بەڵام نازانێت کە ئەخیر مۆدیلەکەی بریتێ لە کفن کاموو ئەوانە هیچ سوودی پێ ناگەیەنێ. بۆیە لە ئەسنای ئەمەیە وای لێ کە گاڵتە بە کچەکەی بەرامبەری ژنەکەی بەرامبەری بکە، جلەکەی وایە و پۆشاکەکەی وایە و پێڵاوەکەی وایە و باڵای وایە و چاوی وایە و دەمی وایە و لوتی وایە و ئەوەیە ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن. با ئافرەتێکیش گاڵتە بە ئافرەتێک نەکە شکەوەی کە گاڵتەی پێکا لەم باشترە، شکاوەی کە لای خوای گەورە معتەبەرە وەرگیراوە بریتیە لە تەقوا و لە خواترسان. والله العظیم ئەگەر هەموو دنیای من و تۆ بێ، ئەگەر لە هەموو کەس جوانتر و قۆستر بین، ئەگەر لە هەموو کەس لەشمان ساغتر بێ، ئەگەر تەقوا و لە خواترسان و فەرمان بە چاکە و نەهی لە منکەرمان نەبوو، واللهی هەموو ئەوانە بۆ ناو ئاگرە، هەمووی بەتاڵە، هیچ دەوری نییە. لەبەر ئەوە ڕێزگرتنی بەرامبەر لەوایە کە ئێمە گاڵتە بە یەکتری نەکەین. ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان. خۆتان سوگ مەکەن، یەکتری سوگ مەکەن،